خی گەورە و میهرەبان دیارە دوای ئەوەی کە هاوڵاتیان ئاگاداریان کردینەوە کە بەبوونی تەرمێک لەو شوێنە چۆڵە کە لە نێو چەند گردێکدا بووە و دیار نەبووە. دواتر هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە تیمێکی لێکۆڵینەوە پێکەینرا و هاتوینە شوێنی مەبەست وە لێکۆڵینەوەمان کردیا لەسەر ئەو تەرمە و چەند ئاساوارێک لە شوێنی ڕووداوەکە بەجێماوە وەک ناسنامایەک یا لەگەڵ مۆبایلێکی شکاوی لەگەڵ چەند ئاساوارێکی تری کێشانی مادەی هۆشبەر ئێمە ئێستاوکە دەستمان بە لێکۆڵینەوەی ورد کردووە کە بۆ ئەوەی کە ناسنامەی تەواوی ئەو کەسە دیاری بکرێ بەڵام وەک لە سەرەتای لێکۆڵینەوەکانمان کە لە شوێنی ڕوودا و دەرکەوتکەوە ئەو کەسێکە گیانی لەدەست داوە مالی 1970 ناوی ئەحمەد سەرکەوت تۆفیقە و خەڵکی هەولێرە و جگەلەوەش دەتوانین باس لەوە بکەین هیچ ئاساوارەکی دەرەچی واتە بەرکەوتێکی دەرەچی لە لاشەی و لە جەستەی دانیە و ئێمە دواتر زانیاری زیاتر و وردەکاری زیاتر دەخینە ڕوو بۆ دەستگاکانی ڕاگەاندن و ڕێڕێوی یاسایی دەگرینە بەرامبەر ئەو تەرما بۆ وەرگرتنی داواکاری مافی کەسەکان و بانکردنی ئەو کەسانێکەوە لە لای بوونە و هەروەها من دەمێ ئاماژا بە خاڵێکی زۆر گرنگ بکەم ئێستاوکە هێزەکانمان لە هەموو بەشەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لەگەڵ هەماهەنگی لەگەر برایانمان لە ئاسایشی هەولێر لە شوێنی مەبەستین بۆ ئەوەی کە وردەکاری تەواوی ئەو ئاسەواری گیان لە دەستدانی ئەو کەسە بزاندرێ. سپاس. لەبەرەوەی جەستەکەی بۆگەن نەبووە بەڵام دەکرێتن ئەوە دواتر لە پزیشکی دادی دیاری بکرێتن ئاسەواری تەرمەکە تا چەند مایتەوە و هەروەها لەگەڵ ئەوەشدا هۆکاری گیان لە دەستدانەکەی بۆچی دەگەڕێتەوە ئەوانە هەموو وردەکانی و بە راپۆرتی پزیشکی دادی بۆ ئێمە دەگەڕێتەوە دواتر ئێمە کات لەسەر هەموو راپۆرتەکان دەکەن لەگەڵ بەڵگە و تاوانیش ئەوانیش راپۆرتی خۆیان دێن و ئێمە لێکۆڵینەوە لەسەر تەرمەکە و ئەو راپۆرتانش وەکو پشڕاستکردنەوەی لێکۆڵینەوەکانی خۆمان بەکاری دێنین. زۆر سپاس.